لیژنەی دەستوری کە ئێستا لە پەرلەمانی کوردستان بۆ پرسی دەستور پێکاتێ داوایەکی فەرمیان کرد لە یەکێتی پەرلەمانتاران بۆی ئەو تێبین و سەرنجیانەی کە لای یەکێتی پەرلەمانتاران یا شەرەزایانی یاسایی هەیە گفتوگۆی لەسەر بکرێ. ئێمەش بۆ مەبەستە ئەو دانیشتنەمان لەگەڵ ئەو کەسایەتی و شارەزایانە ڕێکخست بە ئومێدین بەردەوام بین بۆ ئەوەی ئەگەر پرسی هەموارکردنی دەستور کە ئێستا باسی لێ دەکرێ کورد یا هەرێمی کوردستان یا کوردستانیان بەگشتی پرۆژەیان چییە بۆ هەموارکردن کە پەیوەندی بە مافە بنچینەیەکانیان هەبێ و چکە بە خۆمان دەزانین ئیشکالات لە دەستوری عێراقی هەیە هەرچەند بە نەزەری ئێمە ئەو دەستورەی کە هاتوۆتە بەرهەم سەرڕای مەشاکلەکانی کێشە جەوهەرەکەی ئەوەیە کە لە دلایەن دەسەڵاتدارانەوە جێبەجێ ناکرێ. یعنی ئەو جێبەجێ نەکردن گرفتێکی گەورەی هاتنە شەقامی خەڵکی عێراقا بۆ داخوازەکانی خۆی و پرسی چاکردنی دەستوریش بووتە یەکێک لەو داخوازیانەی کە هەیە. ئێمەش لەو پێناوە هەوڵە دەین ئەگەر گۆڕانکاری بێتن پێشنیارەکانمان یا پرۆژەکانمان لە چوارچێوەی پاراستنی بنەماکانی دیموکراسی، مافی مرۆڤ، مافەکانی مافی پێکهاتەکان، ئەوەی کە پەیوەندی بە مافی گەلی کورد هەیە و مافی پێکهاتەکان هەیە بە شێوەیەک هەموار بکرێ کە نەکەم بکرێتەوە بێتە مایەی بەهێزکردنی دەستورێکی دیموکراتی هاوچەرخ ئەگەر گۆڕانکاری تێدا کرد.